سڵاوتان لێبێ بەڕێزان. قسەیەکەیە ڕۆژانە زۆر جار بەرگوێمان دەکەوێت دەڵێن ئەگەر قەدری ئەو شتە نەزانین کە ئێستا هەمانە ڕەنگە ڕۆژێک لە دەستی بدەین. بە مانایەکی تر ئەبێ شکرانە بژێری ئەو نیعمەت و بەخشانە بین کە خودای گەورە پێبەخشین. تەوەری ئەمڕۆ دەمەوێت لەگەڵ هاوڵاتیان لەسەر ئەم بابەتە قسە بکەم کە تا چەند گرنگە قەدری ئەو شتانە بزانین کە هەمانە پێشەویستەکان لە دەست بدەین و سوپاسی خوددا بکەین لەسەر بەخشەکانی. لەگەڵ مابن من لەگەڵ هاوڵاتیان لەسەر ئەم بابەتە قسەکەم ئێوەش بینەر و بیسەری وەڵامەکانیان بفەرموون. خواگیان لەشێکی پێدای قەدری بزانە ڕێزی بگرە. بارۆ سەرۆت چییە کە تۆ کەوتیتە جێگە هەموو دنیاشی هەبێ قیمەتی چی؟ كل شيء سبب هي بەڵامەتر ئەوەی کە خواگیان دایناوە بۆ بەشەریەت بەبوون بە نەبوون ئینسان ئەوێت قەنەعەتی پێ مقنیع بێت. هەموو ئینسانێک خوا دروستی کرد هەموو کات سەیری خوار خۆی بکە سەری پشتۆ نەگا سەری خوار خۆی بکە ئەو کاتت بوو نیعمەتەکانی خۆی بۆ دەرەکە لە ژیانی ئاگامە لە هەندێک فەقیر و هەندێک کەس نییە کە لە جگایە کەوتووە کە مەندامە کەم دەرامەتە بەڕاستی نوقسانە ئەبێ شکرانی خوا بکەین کە ساغ و سەلامەتی ئینشەڵڵا. تا چەند گرنگە ئینسان سوپاسی ئەو بەخشانە بکە کە خوددا پێداوە پێشەوەی لەدەستێت. ئەگەر ئینسان هەموو ئینسانێک لە دنیا لە ساغی سەروی هەموویەتی ئەگەر بۆ نمونە ئێستاکە هەیە ئەڵێ گوزەرانم هیچ نییە ئەگەر بیرێک لە نیعمەتەکانی خوا بکەیتەوە زۆر لەوە بەسترێکە تۆ ئەچیت بۆ لای دکتۆرێک وەرەقەیەکت بۆ دەبڕێ بە 25,000 30,000 ئەمە نابێتە هۆی ئەوەی کە بڵێ من ئیتر تەواو. خواگیان لەشێکی پێدای قەدری بزانە ڕێزی بگرە. سوپاسی خودای لەسەر بکەین پێشەوەی لە دەستی بدەین. پێش ئەوەی کە تۆ لە دەستی بدەی بچی بۆ لای دکتۆرێک خۆت چارەسەری خۆت بکە خۆت سوپاسی خوا بکە تۆ خۆت لە قورئانەکە بیخوێنەوە چارەسەریکە. چارەسەرەکە توانین لە قورئانی پیرۆزە بدەیت. بەڵێ دوای ئەوەش تۆ سوپاسگوزاری خوا بکە گوچیلەت ساقا مەعیدەت ساغا نانی ئەمە دەوڵەمەندیەکە بە هەموو کەسێک ناکرێت. ئینسان ئەگەر بیر بکاتەوە ئەگەر شتێکی نەبێ بەڵام خوای گەورەشتی زۆر دیکەی پێبەخشیوە زۆر لەوە بەستری پێبەخشیوە چونکە تۆ ئێستاکە ئەگەر یەتە بەردەمت خواردنێک یەتە بەردەمت زۆر خۆشە زۆر حەزی پێ دەکەی ئەگەر مەعیدەت سەرفی نەکات ئەم خواردنە لەزەتی چییە بۆ تۆ؟ زۆر کەواتمانە ئێستا وانە ینی وەزیان زۆر باشە بەڵام خواردن وەکو پێویست زۆر دڵی خۆیان ناتوان. کەواتە ئەم جسمەی کە خوا پێی بەخشیوی هەمیشە سوپاسی بکە نانی ئەم خواردنە تۆ چەندێک دڵت بۆی لێ ئەیە کە مەعیدەت سەرفی نەکات بە تۆ چی؟ سوپاس گوزاری خوددا و شکرانە بژێری هەم خێریشە هەم خوای گەورەش پێی خۆشە ڕەنگە و نیعمەتت بۆ زیاتر و باشتریش لە پێشی هەمووی وێتی ئەو دەوڵەمەندی کە خوا بە تۆی بەخشیوە ئەگەر ڕێزی بگری قەدری بزانیت لە پێش هەموو شتێکەوەی و ئەگە سوپاس گوزاری بکەی تەمەند درێژیەکی ترە بێ لە ساغەیەکی کەرە بێ تۆ ئێستاکە خۆت 5 فەرزە بڕۆ دەست نوێژ بگرە باشە سیرکە ئەم لە شت چەند سووکە بێت ئەگەر کەسێک لە پەنامابە لە کەسێک لەخوا یاخی بێت چییە؟ ئەو ئینسانە دایمخوا بێتاقەتە وڕە گێجە نانی ڕێز و حرمەتم هەیە بۆ وانەی کە نوێژ ناکەن هیوام ئەوەیە کە ئەگەر کەسێکیش لەخوا دوور بێت بێتە سەر ڕێگەی ڕاز سوپاس گوزاری خوای گەورە بکات زۆر لەوە بەستریەکە لە لای خوای گەورە. ئینسان قەدری و شتانە نازانێت کە هەیەی هەتا لە دەستی نەدا کە لە دەستیدا ئینجازانێت چ نیعمەتێکی گەورەی هەبوو. تۆ چێڵێ لەسەرەوەی کە ئینسان پێویستە شکرانە بژێری خوا بکات لەسەر شکرانە بەژێری خوا ناکات چیەکات چی بەدەستە هەر بێ شکرانێ بژێری خوا بێ. تا چەند گرنگە ئەو شتانی کە هەمانە کە خوا پێداوین قەدری بزانین پێشەوەی لە دەستی پێم وتی ئەگەر قەدری نەزانی خۆی چی دەسەڵات هیچ چی هەر بێ قەدری بزانی. بۆ نمونە لە شتاقی یەکێک لەو شتانەیە نەحمەتی خوای ناپار و سەرۆت چییە کە تۆ کەوتیتە جێگە هەموو دنیاشی هەبێ قیمەتی چی زۆر کەسشمانەیە وایە ینی زۆر خوا ڕەحمە پێ بکە ئەبێ خوا ڕەحمە پێ بکە و ئیتر وڵات دەسەڵات زۆر کەسشمان هەیە وایە وەزی زۆر باشە بەڵام لەبەرەوەی لەشی ساغنیە چێژ لەو هەموو سەرۆت و سامانەی نبینی جاو خەڵقە لە خوا ڕازی نیێت لە چێژ و شتێکی ڕازی بێ بە قورئانی عەزیم ئەگەر هەر ئەو خوای خۆی ڕەحم کە و تەواوی نێت دەسەڵاتی هیچ کەسێنی ئەبێ هەر شکرانە بژێری خەڵک لە هیچ ڕازی نییە نە وەڵڵاهی ئەوەی کە ناڕازیە هەموو شتێکیشی هەیە بەسەر ناڕازیە
نازم داوای چیەکە قەدری نیعمەتەکان هینی خۆیەگرێ نەی نەعمەتەکەی نائیلەکەی نەماڵ و مڵی خۆشی نەی خەڵکی هیچیە ناگرێ خەڵک بووای لاتەوە بۆ قەدری بەخشەکانی خوا نازانێت کاگازانی چۆنە ئەمەە زۆرە لە ئێوەنە زۆرە لە بەردەستیا بۆیە قەری نازانێت زۆرە هەموو شتێکیە کابرێت جاران کەرێکی هەبوو دوو لە ڕۆحازی هەتای هێناشە 100 جار خۆیەکە بە قوربانیستا 1000 سیارە گۆڕێ و هینەکە ناڵێ خۆیان لێو بەزا بخوا من ڕزگار کردو لە دەزم تەنگانە وەزا شکرانە بژێری نەوەڵا نایکە زۆر ڕەنگە ینی وەکوڵێ ناشکریش بک بڵێ بەزمانە من ناشکریە کە تۆ ڕازینەوەی بە بەشی خوا من ناشکریە ناشکری چۆنە بەڵام وەختێ لە دەستیدا اینجا بیرەکاتەوە کە پاش چوە مەچۆ بنجا ئەو چی ئیسیفادەکەی چی تۆ وەختێ بە قەری بزانی کە لەش ساغ بوو کە دەسەڵاتی هەبوو کە توانە هەبوو بۆ نمونە کەسێکە کە بڕوا سەردای نەخۆشخانەکەم کە اینجا ئازانێ لە ساغی چ نیعمەتێکە ئەیتەوانارەوەڵە کە لەشی ساغ بوو کە خۆ توانی ئیشوکاری خۆ برد بەڕێ و توانی یارمەتی خەڵکی ئەو عانەوە نەحمەتی خۆیان بەڵام مەی بڕە ئەگەر خواجان ناوێتی و بەشەر کەم نییە بەڵام هەیە هەشێتی و شکرانە بژێریش نییە لەسەری هەیە دەستی ناکەوێت هەیە بۆ نمونە هەوڵی زۆر بۆ یا دەستی ناکەوێت ئیتر بەپێی قسمەتەکەی وایە ئەینا لەش ساخی هەبوون لەسەر بەلەخش ساخی ئەمانە نەبوون هەر بۆ خۆی هەمووی ناز و نیعمەتە خواجانە یاوە ئینسان بیر بکاتەوە ئەگەر فەقیری بێ بەڵام خوای گەورە کۆمەڵە بەخشی دری پێداوە کە ڕەنگە لا خەڵکی دیکە نەبێت خۆی ژیان فول مواسفات نییە ژیان فول مواسفات نییە تۆ عنی بڵێ وەڵام من لە هیچم کەم نییە لەبوون لە نەبوون لەوەی کە دەشتاخی بڵێن تەندروستی نەخۆشی تۆ نەخۆش کاکە شکرانی خوایە سپاسگوزاری خوایە کاکە خۆ ئەمە بارێک و خوایە گوزار بێ و کاتە هەم خێریشە دەستەکەوێ ئەم نەخۆشەی سەر تۆ قەدری دەستاقی ئەی چۆن هەروەکۆ پێم وتی ژیان فول مواسفات نییە تۆ بڵێ وەڵام من وا هاتووم ئیلا بێ هەموو شتێکم هەبێ بلە لەش ساخی لەبوون لە ماڵی دنیا لە زۆر شتی تر تێگەی وان نییە ئیتر تەقسیماتی خوایە دایناوە هەرچی چۆنێ بێ ئیسانە بێ سپاسگوزاری خوایە ئەوەی کە خوا پێداوین ئەگەر قەناعەتمان هەبێ کافیە هەر سپاسگوزاری خوایە کافیە و زۆریشی زیایە هەرچی چۆنێ بێ زۆری زیایە هەیە مناڵی نابێ قەناعەتی هەیە قەناعەتی نییە هەیە نیەتی قەناعەتی هەیە هەیەتی بێ قەناعەتە تێگەی ئیتر هەمووی بە شێوەیەک ئەگەر ئینسان فکری هەبێ لە هۆش خۆی نەچێ سپاسگوزاری خوا بێ نیعمەتە ڕەنگە خۆش پێی خۆشە و بۆشی زیاد نیعمەتە وایە ئەرە وەڵام تەقسیماتێت لە ڕۆژەی دیتە دنیاوە تا ڕۆژێکی خواچی داناو هەروەی ئەو بڕە مافی تۆیە کول شەین سەبەب هەیە بەڵامێتر ئەوەی کە خواژیان دایناوە بۆ بەشەریەت بەبوون بە نەبوون ئینسان ئەوێت قەناعەتی پێ مقنیع بێ وڵایەتە ئینسان خوا کە ئینسانی دروست کردووە ئینسان هەر تەبیعەتی وایە بڵێ ناشکوریە ناشکوریەکە بەخسە بەرامبەر کە شتێکە خوا دادوی بەڵامشتانەیە کاکە نیەتی سەیری ئەوانە ناکاکە ئینسان هەموو ئینسانێکە خوا دروستی کرد هەموو کات سەیری خوار خۆی بکە سەری پشتەوە نەگا سەیری خوار خۆی بکە ئەو کاتت بوو نیعمەتەکانی خۆی بۆ دەرەکە لە ژیانی خۆی حەدیثی پێغەمبەر صلی الله علیه وسلم من حەدیثەکەم لەبەر بۆ حەدیثەکەم باس دەکرد بەڵام هەر کاتێک ئینسان کە ویستی سەیری پشتی خۆی بکە باجار سەری خوار خۆی بکە من لەوانەیە ئێستا من کابراایەکم سیارێکم پێ بەڵام کابراایەک لە دوای من دێ سیارەی پێ نییە من ساغم لەوانە کابراایەک دێ لە قاچگی نەبێ نیعمەتەکەی خۆتە بۆ دەرەکەوێتەوە نیعمەتی خوای گەورە هەموو کاتێک بەسەر ئینسانەوە دیارە بەڵام بە شەرتێک کە ئینسانەکە خۆی چای بیبیرێ خۆی فکری لێ بکاتەوە خۆی گەورە بە خۆشتی زۆر پێداوین بەس بەمەژێ بیر بکەیتەوە بزانانی شتانە چین کاتە ئێمە ئەگەر خوای گەورەمان هەموو کات لە یادێن نیعمەتەکانیشمان لە یادە هەر کاتێک خوامان لە یاد نەمان نیعمەتەکانیشمان لە یاد نابێ ئێمە ئەگەر خوای گەورە هیدایەت یاوین بە مسڵمانی خەڵکیکردنەوە سپاس بۆ خوا نیعمەتەکانیشی سپاس بۆ خوای گەورە تیامان شکر دیارە حەمد و سەنا بە خوای گەورە زۆر هەیە ینی زۆر کەس نیەتی ئێمە هەمان بەڵام وەکو ئەمڕۆ بەعام بڵێ بەخوا مسڵمانیەتەکەمان تۆزێک کاڵە دین کاڵبۆتە سپاس بۆ خوای گەورە حەمد و سەنا سپاس بۆ خوا زۆر باشە ئێساش ئەگەر مسڵمان نەبوایە ئەگەر دین نەبوایە دڵنیا بە دنیا نامە مشکلاتمان زۆر بۆ دروستە بوو مشکلاتی ئێساش حەمد و سەنا بەخوا زۆرە بەڵام لەگەڵ ئەوەش هێشتا خەڵکی خراپ زۆرە بەخوا ئێستا بۆ نمونەگە کابراایەکی تلیاک فرۆشێک دوێنێکە لەو شوێنە تەقی لە ئاسایشێک کوڕکشوێتی ئەمە کابرا ئەگەر دینی هەبشی واکە تۆ کاری خراپە بۆکەی مەقسەد یان بۆ کابرا سێ مناڵی هەیە بێ ئینی کردووە تیوی کردووە تووشی دوو تاوان بووە هەم مادە هۆشبەرەکە
هەم قەتڵێکیشی سێ مناڵیشێتی خستووە ئەڵە خێزانشی دووژێنە یان وەسەمەکە دین هەبێ شتیوان ناکرێت هەرچێنە ئەم دینە کەوتێتۆ لە دین بۆی کە دوورکەوتێت ئێمە دەسەڵاتی بەڕاستی ئێمە زیاتر دەسەڵات دوای لێکردوینەکە لە دین دوورکەوینەوە ئەو هەموو بارڕە کراوەتەوە ئەو هەموو سنتەرە کراوەتەوە ئەگەر دوو مزگەوت بکرێتەوە حکومت چۆن لەو مزگەوتە یەک ملای قسەیە بکە بەنەوەیەک هزار کەس ئەچێ بە دیێرە شکاتی لەگەڵ مزگەوتەکان زیاترەکەن چاودێریەوە چاودێری باڕەکان ناکە ئەو باڕەکە بەرچاومان سعات یەکی شەو عایلەیەکی ئەوە لە سەوڵ لەگەڵ تەقیەوە سعاتێکی شەو کەس محاسبەوە ناکە کەس محاسبەی کابرای ئەتلای خۆر ناکە بەڵام محاسبەی ئەوە بۆیە خەڵک تۆزە لە ئیسلامە کاڵبێتەوە سان بەعام قەدری ئەو شتانە نازانێت کە هەیەتە تا لە دەستیان نەدا شکرانە بژێری نییە تۆ چیڵێ لەسەر وڵی ئەوە بەلایانی منەوە شتێکی غەڵەتە ئەرە وڵە بۆچی غەڵەتە ینی ئینسان بۆ نمونە لە ساغەیەکێکە لە نیعمەتە گەورەکان قەدری بزانین پێشەوەی نەخۆش بکەین یان بۆ نمونە بچیت لە نەخۆشخانەکان نەبینی هەمووی نەخۆشە شکرانە بژێری شکرانی خوا بکەی پێشەوەی کە تۆ ئەو شتانەی بەسەر بێت بۆچی ئینسان وایە بۆ ئینسان قەدری ئەکەوێتە سەر ئینسانەکە خۆی ئەویسانە خۆی بیر و بڕوای چۆن بێ ئەو شتا چی وای لە خەڵک کردو ئێستا بەعام شکرانە بژێرینەکە هەمیشە گلەی و گازەندەکە ئەنیسە خی گەورە دەسەڵاتدارەکان دەسەڵات بەڵێ بۆچی دەسەڵات دوای کردو وڵی دەسەڵاتدارەکان بۆ نمونە چ پەیوەندێکی بەدەسەڵاتەوە بەعام بە هەموویەتی بە زیاتر ئەوان وایان لێ کردووە کە خەڵک گاوە ناڕێک دەرچێ و پێت وایە دوورکەوتون تۆ لە دین هۆکارەکانەوە بەڵێ دوورکەوتون لە دین و لە بەرنامەی خوا و لە هەموو وای کردو ئینسان ئاوا ئێستا قدری ئەو نیعماتەنان نەزانێت کە هەیە بەڵێ هەرە وڵات ئینسان ئەڵێ ئەگەر بیر بکەیتەوە ئینسان شتی زۆر هەیە نیعمەتی خی گەورە زۆری پێدا نیعمەتی خی گەورە زۆر زۆرە و کۆتایی نایە بەمەرجەوەی شکرانە بژێری بکەیت بژێری کەیت و حەمد و سەنای خوا بکەیت و بەرنامەی خوا بەجێبێنی تۆ لە ژیانی خۆت تا چەند شکرانە بژێری وڵی من زۆر دەستەکەی خی گەورە بەخششی زۆر لەخوا بەزیابێ ئەرەوەڵ وڵی بۆ قەدی نازانێت لەبەرەوەی کە ئەو کەسێکە قەدری ئەم ڕۆژە نازانێت قەدی کە سابت نازانێت خۆی کابراایەکی وەکو چۆن بڵێ قەناعەت نازانی وایە چواری شوێنی ژەکە کاک هەشە بە ئیشە قەناعەتێتی خەڵکی ئێستا بووای لێ هاتووە وڵی تر مەسەلە تەماها مەسەلە تەمایسان بۆ خۆمەوە سیارێکم پێ ئالیایی ژەکەم کرێکی مانگی 350 ڕۆژی 10,000 20,000 بێ خۆی گەورە نێبرە بەزەیە پۆلیسە مەسەرەن مرورە هەیە لە داهیرەیە مانگی ملیۆنیە مەعاش وەرەگە سیارەی پێ وەکو ئێمە لێرە ئیشەکە دوکانی خانی هاو بکرێت چاوچنوەکیە ئەڵێن ئینسان هەمیشا بێ سەیری ئەو شانە بک کە هەیەی چونکە خی گەورەش بەشی هەموو کەسێکەدا بەس بەمەرسی هەموو کەس زیاوەکو بە یەکسانی بەس ئەوەیە هەیە قەناعەتی هەیە پێ هەیە قەناعەتی نیە هەرچی زیادیش بکە هەر قەناعەتی وڵا وایە وڵای هەیە مانگی 10 ملیۆنی بەرە قەناعەتی پێ ناکە بەێسم مانگی 500 دەستکەوێت 1000 جاشکرانی خواگە منە بەرپرسەکانی خۆمان هەرچی ئەدزن هەر قەناعەت ناکەن هەرقەناعەت ناکەن هەموو دار و بەردی ئەم شاریان خواردووە قەناعەت ناکەن بۆچی وامان لاتەوە بۆ ئینسان گەیشتۆتە ئێستا خەڵکی ئێستا بەعام میلەتەکەی خەتای خۆیەتی میلەتەکەی خەتای خۆیەتی ئایسا بۆ منە من لە شاری سلێمانیە مناڵێکی ئەم شاری سلێمانیم لە دایکبووی ئەم شاری سلێمانیم لە سڵیا 75 کۆلیەم حکوومەتەیە درۆکەنەوەی کە بەڵێ هەمووی فەرمو کاتی خۆپشانانەکە هەمووی 50 کەس نادینەوە 50 کەسە سی دەرەوەی شارە هاتووە 20 تەکێکەکەی ناخۆی بێ ئەوی شەوانن کە بێ ئیش و ئەوانن کە لەسەرەوە زیادی سۆڵەکەوتون ئەجنا خەڵکی ئەوانی کە بەڕاستی خەدیان لێکراوە هەموویەکی دوو موچێ هەیە درۆکەنەڵێ هەموویەکی دوو موچە سێ موچەیەکە ئەوە لەبەر ئەوە کەس لەسەر حەق خۆی نادەم حکومەتی دەست خۆش بلیانەجێ ئێستا بۆ نمونە لە ستاقی یەکێکە لەو نیعمەتانە ئینسان دەبێت قەدری بزانێت پێشەوەی نەخۆش بکەوێت یان قەدری بزانین بچین سەردانێکی نەخۆشخانەکان بکەین سەیرەکەین خەڵکێکی زۆر نەخۆشە بەڵام تۆ لە ساغا ئەمە گرنگە ئینسان بۆ ژیانی خۆی هەست بکە کە لە ساغی نیعمەتەکانی تر چەند گرنگە خواپی وڵا وایە وڵات تەوە نیعمەتەکانی خوا زۆر زۆر گرنگە لە خەڵکترەوەی ئێمە ئاگامە لە هەندێک فەقیر و هەندێک کەس نییە کە لە جگایە کەوتووە کە مەندامە کەم دەرامەتە بەڕاستی نوقسانە ئەبێ شکرانی خوا بکەین کە ساغ و سەلامەت ئینشەڵڵا تا چەند گرنگە ئینسان قەدری ئەو شتانی کە هەیەی بیزانێ پێشەوەی خی گەورە لێوەرە وڵای ئینسانە بێ قەدری هەموو شتێ بزانێ کە خی گەورە پێی عتا کردووە خاستن جەستە کە تەندروستی ئەبێ ئینسان قەدری بزانێ و شکرانی خۆی لەسەر بکە ئێستا بینین خەڵک بەعام کەم شکرانە بژێریەکە یعنی کەم قەدری ئەو شتانە زانێت کە هەیەی خەڵک ئێستا بووای لاتەوە بەعام قەناعەت نەماوە ئینسان کە قەناعەتی نەماوە و خەڵکیش ئەمانە بینێ کە لەسەرەوەن بە تەنزیم و بە سیستەمیش ناکەن خەڵک بێزارە ینی هەمیشە سەری خۆی کردەوە بەڵێ بێزارە خەڵک بە پلە
نایەتە سەرەوە وەختی خۆی هەموو جیلەکان بە پلە سەرەکەوتن بەس ئێستاوا نەماوە ئێستا وەختێکە زانیەکی هەڵە تۆقێ ئیتر خەڵکەکەی تریش بێزارەکەەوە بینێەوە من ئاگدارم جەنابەت ماوەیەک لەوە پێش تەندروستیت باش نەبوو شکر بەخۆ ئێستا باشتری تا چەند گرنگە بۆن من لە ساقی قەدرەکەی بزانین پێشەوەی نەخۆش بکەین بەخوا ئیتر ئێمە وا فێر بووین تا نەخۆش نەکەین قەدری عافێت نازانی جەنابەت ئێستا الحەمدوللا تەندروستیت باشترە بەڵام نەخۆشخانەت بینیوە ئەو کاتە ئینسان هەستەکە کە لە ساغی تەندروستی چنی ئەمەتێکی گەورەی خوا پێداوە لە پێش هەموو شتەکانی دیکەی ژیان هەروە بەخوا نیعمەتێکی زۆر گەورەیە خەڵکە بێ بزانێ و شکرانە ژمێر بێت و بەدەست خۆشتە ئەبێ قەدری ئەو جەستەیە بزانی دوو کەباب بۆ خوێ کەبابێ بخۆ چوار مەخۆ خراپە پیاوێک هەبوو وتی سەمونەکەم لەت کرد بێکەوەدان حرز من لە شوێنەکە وتی سەمونەکەم لەت کرد من ئەوکە خۆم خوار ئەوکە خۆی ئەوکە خۆی نەخوار مرد خەڵکی ئەمە ڕازی نییە بۆ بەشێکە خوایەتی بی ڕازی نییە بە لەش ساغی ڕازی نییە بە بۆ نیعمەتە جوانانی کە خوا پێی بەخش من زۆر سپاسی خۆم کردو دوایمە چی میسوە لە خوا داوام کردو هایمەتێ چی داوا کرد وڵای بێدڵی نەکردم طبيعة الإنسان هذا دير زمانه هالواقع ولا نسيان الله لا قديم دانا ولا لفاج مدن رحمة باشا أيش هالواقع يعني أو كسا كتازندوبة بنوع باسيان كده كمردوا فلان كزوابو فلان كشاقو فلان كزوابو فلان كزوابو فلان كزندوبة أو قدريان نزان نخير بيتوانو غيبتي شان كردو أجا شاكشي كربي بلانا بخرها باسيان كربي فلان كمردوا بعكسوا وسوي شاكان كده باش ئێستا هەریکەمان لە ژیانی خۆمان ئەگەر سیر بکەین کۆمەڵی نیعمەتمانەیە کۆمەڵی بەخشەیە کە خوددا پێداوی هەریکێ و بە جۆرێک خوای گەورە بەشێکی پێداوە تا چەند گرنگە قەدری شتەکانمان بزانین پێشەوەی ئەو شتەمان لە دەست بچین هەشتێک کە خوای گەورە پێبەخشی هەر ئینسان ئەگەر بە وەفا بێ بەرامبەر بە ئەوەی کە خوای گەورە پێبەخشیوە دەبێت نیعمەتەکەی شکرانی لەسەر بکە شکرانە بژێری بکە شکرانە ژێری کە حتمەن ئەگەر شکرانە ژێرینەکانی بێوفایە بەرامبەر بە خوای خۆی بەرامبەر ئەو نیعمەتە گەورانەی پێداوی بەڵێ بەڵێ بەرامبەر بە خوای خۆی کە ئەو نیعمەتانی پێداوی بەڵام ئێستا زۆر کەسمان هەیە هەمیشە باز لەوە کاڵێ شتەکانی من کەمن یانە ئەو بەشێک کە خوا ببنیداوە کەم بەڵام ئەگەر ورد بیتەوە ئەم هەندێک شتی هەیە زۆر لە خەڵکی دیکە زیاتر نا ئەوە زین چۆنە خوای گەورە خۆی فەرموویەوە ئەو کەسێک کە خەڵقە بێت لە ڕەحمی دایشیا تێگەشی ینی ڕۆژی لەدایکبوون و ڕۆژی مردن و ڕزقەکەشی دیاری کراوە دیاری کراوە تر پێویست نەڵێ هەتا کۆتا پاروی ژیانت نەخۆی خوای گەورە گیانەکەت لێ وەرناگرێت بەڵێ پیاوێک هەبوو باسی کرد بڵین ئێمە ئیشمان بۆ کرد وتی سەمونەکەم لەت کرد بێکەوەدان حرز من لە شوێنەکە وتی سەمونەکەم لەت کرد من ئەوکە خۆم خوار ئەوکە خۆی نەخوار مرد یەکسەر گیانی کرد ئەو پارۆ سەمونە بەشی ئەو نەبوو سەمونەکەی لەت کردنی وتی ئەو بەشی خۆی خوام بەشی خۆم من بەشی خۆم خوار ئەو بەشی خۆی نەخوار مرد لە تۆکو لە قسەکانە وتو لە ڕستەکەی ئەوە نەبوو ئەو سەبوونە ئەو لە تەواوکە ئەو لە تەکەیت ئەمیان ڕێفەکەی لە تەکەیتی تەواوکە بەس ئەو لە تەکەیتی تەواو نەکرد کەواتە ئینسان هەموو شتانی هەیەی هی خوای شکرانە بژێری لەسەر بکات تاوەکو خوای گەورە زیاتریشی پێ ببەخشێ حتمانی خوای بڕۆ تۆ لە هیچ سەیر مەکە باران زان کە دەتوانێت ببارێنێ کە هەموو کەس پێویستێتی کافر و بێکافر و گیاندار و بێ زمانەکان هەمووی زانن کە ئیلا خوای گەورە نێبارێن مانە هەموو شتێک هی خوایە کەس ناتوانێت بێ خوا سپاس دەکەم درسی باش بێ قەدری لە دەستی نەدا یا خوا بێ سپاس دەکەم خەڵ لە چی کەمە بەس لە ئیدارەی وڵاتەمان کەمەوە هیچی تر بەخۆوە ئیدارەی وڵاتمان کەمە ئیدارەیەکی سەرکەوتومان نییە ئیدارەی سەرکەوتو قانونێکمان نییە و یاسایەکمان نیە و دەسەڵاتێکمان نییە ئینا هەموو شتێک زۆرە بەس خەڵک لە یاسای کەمە بەخۆوە جەنابەت تەمەنێکت هەیە ئێستا خەڵک زیاتر هەبوونێ یاخود جاران کاتی خۆ ئێستا خەڵک زۆر شکر وەزعی باشە بەڵام خەڵک دڵتەنگە خەفەتی هەیە مشکلەی هەیە مەراغ زۆرە بەهۆی ئەم تەکنۆلۆژیای خەڵک کێشەی هەموو سەرگۆی زەوی لە لای شخصێک کۆبووەتەوە ئەتوانین بڵێن خەڵکی ئێستا ناقەنەعەتە ئەرە وەڵڵا خەڵ ناشکورە ناشکر و ناقەنەعەت ئەرە بەخۆ باش ئەمە خەتەر نییە ئەمە مەترسی نییە ئەم شتانی کەیەتی لە دەست بەرە وەڵڵای هەتا بڵێ خەتەر برای باوکم بەرە وەڵڵای زۆر خەتەرە بەڕاستی ساڵان خەڵک لەم شارەیە شتێکی وای نەبوو کە خەڵقەناعەت بکە بەخوا بەڵام ئێستا خوا لەخوا وەزیق لە چی کەمە خەڵک
خەڵک نیعمەتەکان زۆرن زۆر شکرانە بژێریەکەمان بەزەوە کەمە بەزەوە خەڵکی ئێستا بۆچی هەمیشە سەیری خۆیەکە بۆ سەیری خوارەوەی خۆی نام وڵی لەبەی دەوڵەمەند زۆر بووە دەوڵەمەند زۆرە مەسەلەکە دەوڵەمەند زۆرە و فەقیرەکەش چاوی لەوەوەی و مەسەلەکە ئەوەی بەخێک لەو شتانی کە ئێمە زۆرمان شکر بۆخوا هەمانە لە ساغیە نیعمەتێکی گەورەیە ڕەنگە نەیزانی نیعمەتی گەورەیە هەتا و کاتی نەخۆشیێکمان توش بەڵاگومان نییە هەتا لەش نێوێش نازانی قەری لە شاخەکە چۆن ئەو کات بۆمان دەرەکەوێت لە ساغەکە لە پێش هەموو شتەکانی هەموو شتێک بەخوا لەش و ساغ بە سەرەتی بنایتوێ بەد لەش و ساغ بە شکوری بەوەشی خۆ تۆ لە ژیانی خۆت تا چەند شکرانە بژێری وەڵڵا من تا مردن هەتا مردن شکرمە بەشی خۆ قەنەعەتیشم پێیە و زۆر شکریشم بە بەشی و قەت ناڕازی نین بە بەشی خۆ خی گەورە هەم لەش ساغا هەم تەندروستی هەمومان هەموو جارێکی چ خزمێ دۆستێکە بینم ئەڵم کاکە شکر بە بەشی خۆ ئێمە ڕۆژێ بە هیچمان نەبووە سیارەمان قەنەعەت گەورەترین سەرمایە ئێمە لە شارێکا بوون بڕوا بکە دوو سیاری تا بوو ئێستا کولی ماڵە چوار سیارەی خۆنەی بڕێ وڵانەکان مەجال نییە بڕێەکان نیە خەڵکی ئێستا بۆ بەشەی کە خوا پێداوە ئەبەد ڕازی نییە ڕازینی قەناعەتمان نەماوە بۆ لاتەوە ئێستا جەنابەت ماین تەجروبەیەکت هەیە ئێستا خەڵکە بوون یاخود جاران بە تەکید ئێستا خەڵک لە خانووی باشایە سیارەی باشی پێیە وەزیفەی باشی هەیە یاخود خواردنی ئێسەشی زۆر باشترە کەسابەتی باشەکە لەگەڵ ئەوەشە هەر ڕازی نییە بۆ بەشەی کەتیایەتی بۆ خەڵگوای لاتەوە بۆ شکرانە بژێرینە لەبەرەوەی زۆربەی شتەکان بۆ بە چاولێگەری خەڵک سێری خوار خۆی ناکە هەموو خەڵک سێری سەر و خۆی ئەکات داوای زیاترەکە شکرانە بژێری ناکات خەڵکی ئەمە ڕازی نییە بۆ بەشەی کە خوایەتی بی ڕازی نییە بە لەش ساغی ڕازی نییە بە بەو نیعمەتە جوانانی کە خوا پێبەخشیوە هەندێکی بینی لەشی ساغە بەڵام تاوانی گەورەی جەنجابەدا تاوانی کە بە تاکید ناشکریە ترسی ئەوە نییە ئەم ناقەنەعەتی ئەم ناشکریە ڕۆژە لە ڕۆژان خوای گەورە ئەم نیعمەتە گەورانەمان لێ بسێنێتەوە ئێمە ئەبێ بکەوینە ئەوەی کەوا مصیبەتەکەمان لێ بخۆمێ هەڵەکە ڕوو بدات ئەنجا ئێمە بە هەڵەکانی خۆماناچینە و شکرانە بژێری ئەگەین و ڕازی ئەنجا بیرەکەینەوە ئەم ڕۆوای لێ هاتووە خەڵکانێکن تەجروبەی ژیانیان هەیە باوکمان باپیرمان خەڵکانێکی تر لە ئێمە بەتەمەنتر جاری وایە نەسیحەتی خێرمانەکەن باسی شتە باشەکانمان بۆکەن ئێمە قەناعەتمان پێ نییە ئیلا ئەبێ بکوینە ئەو هەڵانەی کە ئەوانەی پێشووی ئێمە کردویانە ئەنجا بۆمان دەرەکەوێکەوە قیمەتی ئەو ژیانە چۆنە لە ژیانی خۆت تا چەند قەنەعەتی وە تا چەند شکرانە بژێری لەسەر شتانی کە هاتووە زۆر قەنەعەتم بەوەی کە خوا پێی بەخشیوم و ئەو شتانەشی کە لە ژیانمان ڕوویاوە بە خۆشی و ناخۆشەکانی و هەمووی هەمووی پێڕازیم یاوانی لێ فێر بووی یا خۆی گەورە تاقیکردنەوەیەکە تاقیکرد بێگومان یعنی وانە یعنی تۆ ئەگەر هەڵەیەک نەکەی جارێک دوو جار سێ جار بە تەکید سەرکەوتوو نابیت ئینسان کاتێک خۆشە بە تەجاروبەکانی ژیانە هەمووی بڕوات بۆ ئەوی فێری وانە ببێت هیچ نەبێ بتوانین مناڵەکانی خۆمان جیرەکانی داهاتوو پەروەردە بکەین لەسەر شتی باش سە بەراودی خەڵکی ئێستا بکەین بە جاران ئەڵێن خەڵکی ئێستا زۆر هەبوونترە وەگلەی جاران وەز زۆر خراپتر بۆ نمونە نەسارەی بۆ نەخانی باشی بۆ نە خواردنی باشی بوو کەسی ئێستا زیاتر لەوەیشی هەیە بەڵام هە ناشکرە بۆچی خەڵکی ئێستا بەعام وای لێ هاتووە قەنەعەت نییە خوای لەڵا نەماوە ترسی خوای لەڵا نەماوە هەمووی ئەوەیە ئەوەیە سە قەنەعەت نەماوە گومانی تیان نییە ناقەنەعەتی خەڵک بۆچی ینی خەڵک بۆ قەنەعەتی نییە بەم بەشە زۆرانە بێ ئەمری خوا ئاکات ئیتر خوا گەورەشەوە تا ئەم زاڵمانی بۆ نردوین لەبارەی هەموو شتێکەوە ئاوامان لێکات ناشکریە ناشکریەکەین بۆ ئەمانەی بۆ دڵنیا بە ئارە وەڵا بێ ئەمری خوا زۆر ئەکرێت جەناب لە ژیانی خۆت تا چەند قەنەعەتی بۆ بەشانەی کە خوا پێ سپاس بۆ خوا الحەمد و سەنا بۆ خوا ئەوەی خوای گەورە پێی بەخشیوم قەنەعەتم پێی هەیە سپاس بۆ خوا ئەو کەسانی کە ناشکرن ترسی ئەوە نیە ڕۆژە لە ڕۆژان لەسەر ناشکرەکەیان خوا نیعمەتەکانی لێ وەرگێتەوە گومانیتیانی ئەوە چەندەهامان بینیوە بێ ئەمری خوای کردووە ئێستاگەنە ئیفلاسی کردووە ئارەوەڵا بەردەوامی ژێ بینیم ڕۆژان ئارەوەڵا
تەلەڤیزیۆن ناوەڕێک پیشانمانە وڵا بەتەشیری ساغی تاشان گرنگە نیعمەتەکەی بزانین پێشەوەی نەخۆش بکەین لە ساغی ئەمەنە گرنگە ئەمەنە چاگاهتا خۆی گەورە پێبەخشین ئەوەی کە پێبەخشین سواسی خواکەین لەشمان ساغەوەی نیعمەتێکە خۆی گەورە پێبەخشین پێش هەموو شتێکەوە ئەرە وەڵا لە ساغی هەموو شتێک بە قەناعەتی تۆ تاشان گرنگە ئینسان سپاسی خوا بکە لەسەر و نیعمەتانی کەیەتی و وەکو وەڵێن سەیری خواری خۆی بکە سەری سەرەوەی خۆی مەتەشی دوایە قەناعەت خۆی دۆزێک زۆر شتەیە چاولێکەریشە جاری وایە چاولێکی ترەکات بۆیە قەناعەتی نیە ئەو بوونی هەیە ئەو نیەتی بەڵێ زۆر کەسەیە تۆزە چاولێکەریە زۆر کەتەیە بەڵێن قەناعەتی بەوەی خۆی نییە کە خوا بەشی داوە ئێستا بە عام وای لاتووە وەکو تۆ وەڵێ قەناعەت نییە باش ئەمە خەڵک بووای لاتوانی هۆکارەکەی چییە ناقەناعەتە بۆ هەموو نیعمەتەکە خوا ئێستا پێ کەسێکە زیاتر ئیمکانی هەیە وەزعی باشە تروازانەیش هەروەک ئەو وابێت شەنی ئینسانەکان هەموو یەک وابن سەری خۆیەکە بەڵێ بەڵێ هەست کەس خۆی گەورە بەقەت شان و باڵ و قۆتی خۆی ئەو شتانە دەبێ ئینسان قەناعەتی هەیە ئەو قەناعەتی خۆی بەخۆی شخۆنیە هەیە بەی خۆی هەیە باش ئێستا بینین زۆرینەی خەڵک وایە توان بڵێم لە سانەوەنەوەی خەڵک وایە دەوڵەمەندی بە ینی نیعمەتێکی گەورە ئەزانێ وەڵام ڕەنگە ئەم دەوڵەمەندی خواوەکو تاقیکردنەوەت بیدا بکەس تاچی دوایە کەوتوش نەبێت وڵایتر تاشی دوایە بەس بەشە خۆشە خوا بداتی باشە لە ساغی بۆن منێکێکە لەو نیعمەتانە زۆر کە خەدری نازانێت تاوەکو تووشی نەخۆشیەکە بێت کە توش بوو اینجا بیرەکاتەوە تۆ بڵێ ڕۆژێ منیش باش بمەوە لە ساغێکم هەموو دنیاتە بێ بەقەی لە شەکی ساق دەوری نبینێت چکە هیچ پارە و پول و سامان فریاد ناکەوێت ئیلا لە شەکی ساق نەبێ زۆر جار پارە و پولی ژۆکو تۆڵی فرێەوە ناکە ئەو لە شە ساغت بۆ بگەڕێنێتەوە دیوانە هەموو سەرەتی دنیا هەیە با بڵێن خواردنیش خۆشی بۆ ناخڕێەوە هەون کە لەشم ساغ ئەوەژێ وەکو دەوڵەمەنەکان ئەوانە ئەڵێن شیشێکە با نیعمەتێکی گەورەیە گەر لە شەکی ساغ خەڵکمانێ ئەڵێ خۆزگەم و تۆش دووشش گۆشتمەوە خوراایە بەزاوە مەسەل لەژم ساق بایە بوونم نەبایە لە ژیانی خۆت تا چەند شکرانە بژێری بەو نیعمەتانی سپاس بۆ حەمدی سەناوەتەوە هەم لەش ساغا هەم بەخشەکانیشی قەت لێوە نەگرێت بەخێر مەستە چی خەڵکی ئێستا سەرڕایەوەی کە وەزشی باشە بەڵام جۆرە لە جۆرەکان ناشکری ینی خواکات سپاس گوزاری خوا ناکات ینی قەناعەتی نەماوێسە بەڵێ زانینی چییە خەڵکی سەکانێ ئەوەشی کەیسەکانێ زۆربەی ناڕەحەتی نەبینیوە ئەنجاکنێ ئەو شتێک کە هاتوۆتە بەردەستی هەرۆکو بە بەلاش هات پێ وایە قەدری ناگریان ڕێزی ناگرێ ئەنجاکنێ لەخوا بە ئاسانی هاتوێتە بەردەستی لەخوا ناپارڕێتە بڵێ خوایە ئەمە تواو بە من ئەڵێ خۆم پەیام کردو ئەڵێ ئازایی خۆمە باشە تۆ ئازایی خۆتە ئەی بۆ چاوێکە کە کوێرە بێیان چایەک و یەشێ ئازاری هێ ناتوانین چاکیکەی هەبێت سپاسی خواکەی کە تۆ حەچەیان سپاسی خواکەی سپاسی چاوێکی نەکردووە کە چاوێکی بۆ دروست کردی حەچەیان سپاسی خوا بکەی بەقەدەر چاوەکەەوە گوتۆڵە یەک چاو ئاخە چاو لە لاشا چاو زۆر مهمە نیعمەتێکی زۆر گەورەیە تۆ سپاسی خوا حەچەنگە بکە یەشا بەقەت نیوەی چاوێکیش سپاس نەکردووە بڵێن ڕەنگە ڕۆژە ڕۆژان ئەگەر ناشکری بکەی خوای گەورە و نیعمەتانیش کە پێداوی لێت وەربگرێتەوە لێشەوە نەگرێتەوە خوای گەورە لەوانێ سزایەکە با لەسەر یەک کەلیمە قەناعەت نییە بەو بەشانەی کە خوا پێداوە قەناعەتی نییە ئاڵێ من خۆم پەیام کردووە لێ ئازایی خۆمە یعنی سپاسی خوا ناکە خوا هەچی خوا نەداتێت تۆ ناتوانانی بیکەیت تۆ لە تەجروبەی ژیانی خۆت تاشان قەناعەتی بەو بەشەی کە خوا پێدا من زۆر سپاسی خوام کردو دوایمە چی میسوە لە خوا داوام کردو هایمەتی هەرچی داوا کرد وڵای بێدڵی نەکردوم زۆر سپاسیەکە حتا سپاسیشیکە مەمنونشیم حتا دنیای ڕۆحم تیابێ سەری بەدانوێنم بۆ خوای گەورە سەلامەتێکی نەکردوم لە خوای بەزیاو بێ داوای ماڵم کردووە داوای مناڵم کردووە داوای خێزانم کردووە داوای هەشتێکم کردبێ بووکم کردبێ هەشتێک بێ بەدڵی خۆمایمەتێ چ شتێک هۆکار بۆ خوای گەورە ئەین داوای هەرچی کردووە و بە قەناعەتی خۆت پێی داوی چی وای لە دنیای خوا حەزم کردو هەموو کەسێک شتی هەبێ من سەیری من نەکا من هەم بێ و ئەو سەیری من کا من بیخۆم دڵم مرتاع نەبووە ئەگەر خەڵک شتێکی نەبوو بێ بەزەین پیادەوە بۆی گریاوم بەڕاستی یعنی پێی ناڕەحەت بووم اینجا سپاسی خوام کردووە کە ئەم هەموو شتەی یاومەتێ من کە خوای مەتێ خۆم ئازایی خۆشم نەبووە خۆشم هەوڵ ماوە بەس ئەو چاکە و پیاوەتی و گەورەیە کە لەناو خەڵکا بینی و مەخوای گەورەیە یا بە خەڵک ئەگەر هەچ کەسێ بیبێ من پێم خۆش بوو حەزم نەکردووە کەس شکست بێ حەزم نەکردووە کەس نەخۆش بێ حەزم نەکردووە کەس نەبوو بێ
تومیارە بخوای تومیارە بخوای چەنگی بە من دوو ئەوەژوەی بە خەڵک بۆ خۆ لە گیرفانی من کەم نابێتەوە لای خی گەورە ئەوە دەوڵەمەڵە بە حەچەنگی بابەتەوە لە لای من هیچ کەم نابێتەوە هەمیشە باشە بۆ هەمووان خی گەورەی شەڵا ئەشیکا و خوا خۆ خی گەورە لەگە خی گەورە چاک بەخوای گەورە هە چاک و بۆکە لە دنیا و لە قیامەتیش زۆر بەخشندەی ئەو تۆ هەنگایەک ئەڵێ بێ بەلامە ئەو سەتەواویە بەلای تۆ جازانە ئەو بۆ هەموو گەوری خۆی و چەنگە بەرڕەحمە تۆ دڵمان ڕقە بەس ئەو زۆر بەڕ ئێمە دڵمان ڕقە وەکو دڵیشمان ڕقە ئەبێ هەر بینەوە بەلای خی گەورە بارگای خی گەورە ناتوانیم چین بۆی شوێنێ خی گەورە فەرمێتی من دووشتم بێ ناکرێت ناتوانم خەڵک دەرکەم لە وڵاتەکەم من ناشوانم ڕسقی شینەم ئەو دووشتە ناتوانێت خی گەورە خۆی فەرمێت ئەگەر هەرێکەمان سەیری ژیانی خۆمان و ژیانی کەسانی چواردەوریشمان بکەین دەبینین هەر کەسێک کۆمەڵێک بەخش و نیعمەتی هەیە کە ڕەنگە جیای بکاتەوە لە بەخشش و نیعمەتەکانی کەسێکی دیکە بەڵام ئەوەی کە گرنگە ئەم دوو کەسە هەردوو لایەن سوپاسی خوا بکەن لەسەر ئەو نیعمەتی کە بە هەرێکیانی بەخشیەوە بۆ نمونە نیعمەتی لەش ساغیە کە زۆرمان ئێستا هەمانە یەکێکە لە ئەو بەخشە گەورانە کە خوای گەورە بە ئێمەیەدا هەتاوکو نەخۆش نەکەوین یاخود سەردانی نەخۆشخانەکان نەکەین نازانین چ نیعمەتێکی گەورەیە بۆیە پێویستە لەسەر هەمومان پێش ئەوەی ئەو بەخش و نیعمەتانی کە خوای گەورە پێداوین لە دەستیان بدەین قەدری بزانین سوپاسی خودای لەسەر بکەین تاوەکو خوای گەورە بەرەکەت بخاتە ناو ئیشەوە هاوڵاتیان باسییان لەوە کرد کە بەراودی ئێستا و جاران خەڵکی لە ئێستاە زۆر ڕۆزی باشترە لە جاران بەڵام کە ئێستا قەنەعەتی نیە بەم بەشەی ئێستایی دوورکەوتنەوەی لە دینداری لەو سوپاسی کە خوای گەورە پێی فەرمووین سوپاس بکەن تاوەکو نیعمەتەکانتان بۆ زیاد بکەم و بەرەکەت بخەمتەی لەبەرەوە ئینسان گرنگە لە ژیانی خۆی هەمیشە سەیری خوارەوەی خۆی بکە سەیری سەرەوەی خۆی نەکات تاوەکو شکری خوددا بکە و خوای گەورەش بەرەکەت بخاتە ناو کاروباری ڕۆژانەیەوە بەنامەیەم جارێ مایکی پەیام کۆتایی هات تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورتان ئەسپێرم خواتان لەگەڵ